وادەی جەژنی کریسمس وا نزیک دەبێتەوە. بۆنەکە لە ستانی کالیفۆرنیای وڵاتە گرتوەکانی ئەمریکا واتای ئەوەیە کە منداڵان بەریت بۆ بینینی دیمەنەکانی کریسمس کە تێیدا پیاوە بەفرینەکان گۆرانی دەسرن و بوونەوەرە ئەفسانەیەکان هەڵدەپڕن و درەختی ڕازاوە بە گڵۆب دەبینن. ڕەنگە بۆ ساتەوەختێک وا هەست بکەیت ئەما کالیفۆرنیای خۆرەتاو نییە بەڵکو و بەستەڵێکی باکوورە. دیمەنی ڕازاوی گڵۆپەکان کە بە کۆمپیوتەر کنترۆل دەکرێن و گڵۆپەکان لە شێوەی بووکەڵە و بوونەوەر و سەماکارەکان و پیاوە بەفرینەکان و گۆرانی دەڵێن هەروەها ئەو درەختە گەورەیەش بە کۆمپیوتەر کنترۆل دەکرێت و دیمەنەکانیان سێ ڕەهەندین. تەنانەت ئەم دیمەنە ڕازاوانە بە گڵۆب هەڵسوڕێنەرێکی تایبەتی خۆی هەیە کە مۆزیکی جنگل بیڵ بۆ بووکەکان لێدەدات کە گڵۆپەکان و مۆزیکەکان لە یەک کاتدا پێکەوە دەبینیت و دەبیستیت. جا ئەو پیاوەی بەرپرسی هەموو ئەم کارانەیە بابا نوئێل نییە بەڵکو و مایک زیکۆڤسکیە. دایکم کە لە مانگی مارسی ئەمساڵدا کۆچی دوایی کرد من خزمەتیم دەکرد و پێکەوە لەم خانوەدا دەژیاین. ئەمساڵ ویستم شتێکی تایبەتی پێشکەش بکەم چونکە دایکم حەزی لە جەژنی کریسمەس بوو هەروەها باوکیشم هەر بۆیە ویستم بەم کارم ستایش و سوپاسیان بکەم. باوکم لە ساڵانی نەوەدەکاندا کۆچی کرد. لە ڕاستیدا باوکم ئەو کەسە بوو دەستی بەڕازانی درەختی کریسمەس و دانانی گڵۆپە ڕەنگاوڕەنگەکان دەکرد. دایکم دەویست دانانی پیاوە بەفرینەکە دواشت بێت کە دای بنێم. هەموو شەوێک ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەسەر شەقامەکە ڕیز دەبەستن بۆ خۆشی و چێژبینین لەو کەش و هەوا دڵڕفێنە. من حەزم لەمەیە چونکە ئەمە جوانترین خانووە هەتا ئێستا بینیومە کە بۆ کریسمەس بڕازێنرێتەوە. دانانی بابانوێل لەسەر خانووەکە سەردەمی منداڵیم دێنێتەوە یاد. ئامادەکاریەکان بۆ بۆنەی کریسمس لە مانگی نیسانەوە دەست پێ دەکات و نمایشەکانی بۆنەکەش تەنها بۆ 10 ڕۆژە. من حەزم لەم خانووە ڕازاوەیەیە. من دەرفەتێکم بۆ ڕەخسا لەگەڵ خاوەنی خانووەکەدا بدوێم و کەسێکی زۆر شیرینە. ئەم کاری بۆ دەستکەوتی پارە نەکردووە. لە یەکەم ڕۆژی نمایشەکەدا تەنانەت شیرینی و ئاوی بۆ ئامادەبووان دابین کرد. لە نێو ژوورێکی بچووکی خانووەکەدا مایک زیمکۆڤسکی کاری جادویی بۆ کریسمس ئامادە دەکات و هەروەها خۆشی دەخۆڵقێنێت. ئەمەی من دەیکەم ئاسوودەیم پێدەبەخشێت بەوەی کە دەتوانم کەمێک خۆشی و کامرانی بخۆڵقێنم لە جیهانێکدا کە هەندێک جار پڕە لە ناڕەحەتی هەر بۆیە کارێکی باشە کەمێک خۆشی بۆ ئەو ناوچەیە بهێنی. من حەزم لە کریسمەسە و گەرەکمە ئەو خۆشیە بگەێنمە هەموو کەسێک. هەموو شەوێک نمایشی کریسمس لە کاتژمێر 6 ئێوارەوە دەست پێ دەکات هەتا 10 شەو و نمایشەکە هەتا ڕۆژی جەژنی کریسمس دەخایێنێت واتە هەتا 25 ئەم مانگە درێژەی دەبێت.